ئیدریس محەممەدم لە کەناڵی یاسمانی پێیان پرسیاری یەکەمم سەبارەت بە کەناڵی یاسمانی پێیان بەڵێ کەناڵی یاسمانی پێیان بەڵێ سەبارەت بە مامۆستانی گرێبەست لە یاسای بودجەدا ڕۆژە یاسای بودجە چۆن ئیشانە سەر دەکەن و سەدا چەندی بۆ جێگیر دەکەن و تا ئێستا بەپێی یاسای چاکسازی چەند دوو موچە و سێ موچە و یاخود موچەخۆری نایاسایی بڕاوە و پرسیارێکی تریشم لەبارەی هێرشەکانی غەزە و فەڵەستینە کەەوە هێرشیان کردوتە سەرەکتری دەمێت هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارەیەوە بزانم ئەگەر بە کورتیش بێ سواز دەکەم لەبارەی قسەیشی سەرۆکی پەرلەمان دوێنێ کە ئاراستەی کرد وتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مەبەستی بووە لەبارەی لێبڕینی موچە بەهاتبایە پەرلەمان ئەوە دەیتوان یاخود زووتر وەڵامی دەداینەوە ئافوتێنە گەشتم ئاخر پرسیارەکەت سەرۆکی پەرلەمان دوێنێ لە قسەیەکی داوتی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی بواە بێتە پەرلەمان سەبارەت بە لێبڕینی موچە قسە بکرێت یاخود تەمویلی موچە قسە بکرێت ئەوە دەهاتە پەرلەمان و وەڵامی یاداشتەکە شمانی دەدایەوە ئێوە قسەتان لەبارەیەوە چی سپاس دەکەم من باسم کرد ئێمە پرۆژەی یاسای بودجە لە هەفتەی داهاتووتێتە ئەنجومەنی وەزیران و ئەوەی کە پێویستە و ئەوەی کە لە بەرژەوەندیدایە ئێمە دەیکەین و پێشتریش لە وەڵامی پرسیارێکی یەک لەو بەڕێزانە ئاماژەمان کرد کە ئێمە بەپێی توانە بەپێی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان درێڕی ناکەین لەو بابەتەوە ڕناکەین لە بەرپرسایەتی ئەمە ئەرکی خۆمانە دەیکەین و ئەوەی لە تواناماندای لە ڕووی داراییەوە ئێمە بەگەڕی دەخەین بۆ دابنکردنی موچە و لە هەمان کاتشدا ئەوانەی کە مامۆستای گرێبەستن یان ئەوانەی کە یەکەم و دووەمی سێمی ساڵاکانی ڕابردووی زانکۆ پەیمانگەکانن ئێمە دەیکەین ئەمە یەک دوو راپۆرتی دووەمی لجنەی چاکسازی چووە بۆ پەرلەمان و هەنگاوی باش نراوە و ئەوانەی کە دوو موچەن یان سێ موچەن یان ئەوانەی بندیوارن لە ماوەیەکی ڕابردووە ئێمە ڕامانگەیاندووە ئەمە تەرقیقەکرێتەوە و ئەوەی کە پێویستە لەم چوارچێوەیەدا ئەوانەی کە شایستەنین بێگومان ئەمانە لێ دەبڕێت و ئەو پارانەی کە پێشتریش کە وەریانگەتۆ کە بەناوی وەهمی یان دوو موچەیی وەرگتۆ بە ناقانونی ئەمە دەبێت بگەڕێنێتەوە ئێمە وەکو حکوومەتیش بەردەوام ینی لەگەڵ ئەوە داینکەوە ئەم ناوچەیە پێویستی بە میکانیزمی دیبلۆماسی و ئاشتیانەیە بۆ چارەسەرکردنی هەموو گرفتەکان بۆ ئێمە لەگەڵ ئەوەینکەوە هەموو ئەو نیزاعاتانەی زمنی ئەوە نیزاعی ئیسرائیلی فەڵەستینی بە ئاشتیانە چارەسەر بکرێت